شعر سرفراز شعر سرفراز یا شهنشاه دین شعر سرفراز یا مشکل گشای فراوان اعجاز یا بێکەسان کەس مسکینان نەواز عەجوزەی مەکار بازی بەرعەکس باز مدام ji destش هام نەگیر و گاز مرغ دڵ وەوتە و ژەتەن کرد پەرواز وێنەی کەبوتەر ژە چەنگاڵە باز تا بوو توانای پەروازم نییەن ئفاق و ئومێد نیازم نییەن شنەفتم ژەیوەر شیروانی بازێ شاهینی شەشدانگ شکارەندازێ یەی ڕوژ پەرواز کرد پەی عەزمە نەخچیر پەی وێش شکارێ باوەڕ و وەگیر باز پەرواز وە قەسد کەبوتەر کردش کەبوتەر پەنا وە تو ئاوەردەش. دەم خۆش کاک حەمیدگیان. زۆر سپاس. دەست و پەنجە خۆش خاتۆنگیان. ئازیزانی قەلەندەرخانە سڵاو خۆشحاڵین لە دیمانەی کینۆی قەلەندەرخانە لەم سروشتە جوانەی کوردستان لەگەڵ هاوکارم کاک حەمید پێتان شادەبینەوە. ئەمڕۆ باس لە شاعیرێکی کوردی ئیلامی دەکەین ئەویش غوڵام ڕەزاخانی ئەرکەوازیە. بۆ باسکردن لە بەرهەمەکان و لە شعرەکانی ئەم شاعرە زۆر بەڕێز نووسەر و شاعر زاهیر سارایی لە ئیلامەوە تەشریفی هێناوە بەخێر بێن. کاشکەم. سلام و عرض ادب دێرەمە خدمەتە ئێوە و تەمامە بینەرەی لە ئەزیزتان هەموو خزمەت. بەخێر هاتی مامۆستا. بەخێر بێ مامۆستاگیان. خات و ساکار عەبدوڵڵا بە دەست و پەنجە جوانەکەی بە مۆسیقا جوانەکەی لەگەڵمانە هاوکارە بەخێر بێ خاتونگیان. بەخێر بێ خات. لەگەڵ هاوکارم کاک حەمید. زۆر سپاس. مامۆستاگیان گەر بکرێت شاعر بە ئێمە و بە بینەرانی قەلەندەرخانە بناسێنیت. غوڵام ڕەزاخانە ئەرکەوازی ئاخرەی لە قەرن 11 هجری هاتگە سەدیە و ئاخرین ئەوەڵی مەدرەکی کە دەدیری من یەسە کە دە ساڵە 1219 حەسەن خان والیە لۆرستان کە دە ئیلام حکوومەت کردگە حکمت تژمالی و کە خودای داغەسی. پس دە ساڵە 1216 یعنی ئەوایل قەرن 13 بویسە کە خودای منطقه ئیلام و اگر ایمه بیشیم در این ساله لچیشتی حدود مثلا 25 سال سن داشته آخری لقرن 12 هاتگه سدیه و در تاریخ مرگ اطلاع دقیق نیری من ولی تونی من بیشیم که شاید حدود 1250 هجری قمریش در دنیا چگه. غلام رضاخان ارکوازی در ایل ارکوازیه. ایل ارکوازیه که در ایل اصلی و نامکوکه کردواری در منطقه ایلام خود در منطقه سرچفته در منطقه بانویزه ارکوازی هاتگه سدیه و ارکوازی الان منطقه جزء شهرستان ایلام بخش چواریش ها در اوره. غلام رضاخان ارکوازی گف و گوره منطقه ارکوازی بیه و زمانی که حسن خان والی لرستان در سال 1216 مرکز حکومت خویان در لرستان منتقل کردن و پشتکیه یا ایلام یا دیوالا او موقع ورد قرد ای طایفه و ای ایلیل ایلام درگیر بی یکی ده ایلیل که ورد والی درگیر بی علاوه بر ایل ریزوان و ایل سورمیری طایفه غلام رضاخان ارکوازی بی که ده که درگیر دو بعد والی لرستان که حاکم ایلامت در صورت خانه زندان در زندان مناجات نامه ما مستبرس بلان برل و هاوربون پیکوا او غلام رضا بله و اگر او حکم که خدای در نظر بگیریم من در اول هاوربونه اما بعدا اختلافیان درست شد. بله ما مسخاگیان گر برستان باسی کی عشیرتی ارکواز من بکن بوی بینران من آشنا بن و بنمالیان و کاریگریان لسر میجوی ادبی کردی چی بو ام بنمالیان ارکوازی یک اگر ایمد ایلام در استان ایلام
4 گله ایل گوره اصلی در نظر بگیریم یکی دا ارکوازی و ایل ارکوازی در ایل قدیمی منطقه ایلام و غلامرضا خان ارکوازی در طایفه میسمه یعنی خود در هر ایلی که میسم وەکو مێژوو کە باسە کرێت باوکی باپیری غولامرزا میسم بله در باوکو باپیری بینه اما خواه کره هستمک بیا و چنگ لپشتش هم زانی من ای طایفه میسم یکی در تیریل ارکوازی یعنی ها خود ایل ارکوازی باشتو و چنگ لطایفه و ایلو بنامال که یکی دان دوگه طایفه میسم بعد غلامرضا خان ارکوازی وقتی که ورده والی درگیر دوگو کفی که زندان مناجات نامه یوشه بعد در زندان درشو حالا چجور درچگه خواه یوشه که مو معجزه مولا علی درچگه اما موقع که درچو دینگه تنی الگردگه و دیمارا ایلام یا دیوالای قدیم چون منطقه اطراف جور سرپول زهاب و جور کرن مخصوصا در او را بیا خواهش همه اشاره کرده تا اینکه در خریوی دور مریگ و همیشه تمازرویه بیا که الگردگه و دیما و ایلام و شعر فرشترینی و تگه و نام خریوی که هاد نام دیوانه اگر وقتی راتان خانمه که و آرزو ای منطقه و تگه و اما هیچ وقت نتونسته که الگردگه و دیما و ایلام در خریوی مریگ برای هیچ موقعی که مریگ جنازه و ترمی منتقل کن و عتبات عالیات بله مامۆستا ئەو ڕووداوانەی کاری کردوتە سەر غولامرزا بۆ نووسینی شعر بە تایبەتی مەرجی کوڕەکەی کە ناوی کەلوەلاییە و دوای ئەوەش ئەو ماوەیە زۆرەی کە لە زیندانە ماوەتەوە کاری کردوتە سەری من ئەمەوێ پرسیارێ بکەم ئایا پێش ئەوە شعری نووسیوە پێش ئەو ینی هەندی ئەو شعرانە چکە ئەم شعرانی کە ئێمە کەوتو زیاتر ئەیبینین زیاتر تراژیدیایە این شعری که در ارکوازی ارائه ماگسه جیو یک گیشت شعری غلامرضا خان ارکوازی نین یه شعری که مردم خوشاندان حاطقه و نویسان هستن در زمان قدیم بیشتر این مکتب خانه این ملایل مکتبی سواد داشتن شعر نویسانه وارچه شعری دوست داشتن شعری مذهبی نویسانه و خاطر است که ایمه در مناجات نامه ارکوازی 24 بند مناجات نامه نسخه خطی فریدی من اما در او شعر نسخه خطی نیریم در شعر باویال و شعر خریوی اگر ماگسته جیو ایمان سینه و دستی مرسیه خب علت یه مطمئنا این شعر که در نام دیوان ارکوازی جمعی یعنی گیشت شعر غلامرضا خان ارکوازی نیست فقط تنیاش شعر که غیر از مناجات نامه شعر باویال که حتما وجد جریان زندان یعنی چون داستان شعر باویال زانن که که هاد منطقه بانویزه که زادگاه غلامرضا خان ارکوازیه و ایشون باویال یا خوام ایشون با افضال مامۆستاگیان بۆ ئەوەی بینەرانمان ئاشنا بن بەو مناجات نامەیە پێمان خۆشە بێ گەر بەشێک لەو مناجات نامەیەمان بۆ بخوێنیتەوە فەرمو فدات با مظهر کل عجایب غنیج اوصاف آشکار و غایب های چند وقتن عبد سناگو جعین عذاب شو مکم او رو توقم گردنگیر قرب بقرا تنگ زوان جا اسرت لا حول وانا لنگ پا قید نبغا کند هم علاون شو دیدم جعیش بغا و بخواون مخلوقات عاجز شو بیداری من بیداریم ج جور اسرت باری من بوم و باوقش جنالم آسن باوقش مدهوش بوم هم حراسن محبوسیم نین و رسم قانون طرح تازه و نختره جنون کند جهم بالای بالام زیادن پام 2 زنجیر 4 پریش آمادن مانگ مبارک مخصوص داور پری من بیم یوم المحشر فتور بار لیو سهور آه سرد پوشاک پوس گیان سرینگام جبر کسان میلشان و خاصی نین حقناسان فکر حقناسی نین قطع امیدم جا انسان کردن ویم و شهنشای نجف سپردن یا شافدای کلک معجز نماد بام سرگرد انگشت خیبرگشاد بام
دست یدولات مرد تبدیل بیان علاقت جزل و ظالمان نیان بلا تش مرزور بازود نمنن ظالم رای نجات مظلوم سنن و کوشی اوزور بازوی افریت من کو انگشت فتح باب خیبر کن یا علی بیان بنی بی تقصیر یه گردن دو تاق دو پا چوار زنجیر زام زنجیرش من زنهار کردن زنجیر ها نپا توق ها نگردن دشوارتر نیان قاپی خیبر دشوارتر نیان قاپی خیبر یا غوث الغالب یا ساقی کوسر هنی ندارو من قوی عذاب فرج ناعنی یا نصرت معاب ای حاضر الوقت جار هانایی تو دستگیر دست ناتوانایی غیر جتو یا فریاد رز نیان کس علاج نمای کار کس نیان دەم خۆش مامەساجان ئێمە بەم شعرە و گەلێک شعری تریا بۆمان دەرەکەوێت کە ئەم گەلێک شعری لە بۆ مەدحو سەنای ئیمامی عەلی و بۆ خەوەکو ئەفسانەش زیاتر باسی ئیمامی عەلیە کات تەنانەت لەم شعرەشە هەر جێی ئەوە هەیە خۆی کاریگەری ئەوە بووە خۆی شیعە بووە چکە هەندێک کەس ئەڵێن کە یارسانە ئەو نەک شیعە بووە ئەمانە تا چ ڕادەیەک ساز بله غلام رضا خان ارکوازی یارسان نیه منتها شعر یه جوریه که یارسان مورد علاقه یارسانه چون درباره حضرت علیش قلوف کرده شعر فراوته یه مقداری غلام رضا خان ارکوازی تحت تاثیر حماسه مذهبی بیه جوره خاورانامه و حمله حیدری که وزوان فارسی نیسیانه دو حمله حیدری هم اگر بخوانن یا حتی اگر در متن مذهبی شیعه هم بخوانن نورن در مورد حضرت علی حد که غلام رضا خان ارکوازی بحث کرده وانی هم بحث کردن و این خاطر شعر ارکوازی شعر یارسانیه چون یارسانی آداب و رسم رسوم خود داره که یارنه و اشاره نکرده اما شعر غلام رضا خان ارکوازی در جمخانه یارسان خواننان مامۆستاکیان جگە لە غوڵام ڕەزاخانی ئەرکەوازی کێ بوون ئەو شاعرانەی هەر لە عەشیرەتی ئەرکەوازە بەناوبانگ بوون و دیار بوون و دەرکەوتون در هر طایفه در منطقه ایلام شاعر الفره داشتیم من اول معروف ترین نامیان غلام رضا خان ارکوازیه که توانسته یک شهرت منطقه ای و کشوری داشت. بەڵێ مامۆسا من ویستم بێمەوە سەر ئەوەی کە بەڕێزتان چۆن ئەم سەرچاوانەتان دەستکەوت لەبارەی ئەرکەوازیەوە کە ساڵی 2000 لە ئەو کتێبەی شاعر قلههای آلود قلههای محالت بله در مقدمه ای کتاب مفصل توضیح دامه که چه سرچاولی داشتم چه نسخه خطی داشتم ایما سال 1373 هجری شمسی یک کنگره را بزرگداشت غلام رضا خان ارکوازی در ایلام برگزار کردیم حد او تاریخ رو شروع کردم جمع کردن نسخه خطی فریه و هر جوری که در هم اشاره کردیم بالغ بر 17-18 نسخه خطی داشتیم که وان اساس کار ما بیا نسخه قدیمی تر و بیشتر آنی هم دستنویس بیدم منتها دستنویسه و خط شاعر نین اما نزدیک و زمان اول و ایما در وانه حتما یک متن انتقادی درست کردیم را غلام رضا خان ارکوازی بەڵێ مامۆستاگیان ئایا غوڵام ڕەزا دەچێتە قاڵبی سۆفینیزمەوە ئایا شعرەکانی نه غلام رضا خان ارکوازی شاعر معنوی هست اما زاهدی هست حتی برگیشن کشف و کراماتیش هم داشته ولی ما معتقدم که شاعر صوفی نیه نه بەڵێ ئەی تایبەتمەندێتی شعرەکانی چین یعنی چۆن ئەناسرێنەوە غلام رضا خان ارکوازی و خاطر مناجات نامه بیشتر معروف ورد باویال مناجات نامه و این خاطر که ده او زمان رسم بیه که شاعر که زوان گورانی کردی گورانی شعر وطنه هر که ما مناجات نامه را خوان وطنه اما مناجات نامه غلام رضا خان ارکوازی اوج مناجات نامه گوییه یعنی موقع غلام رضا خان ارکوازی مناجات نامه ود دی کسی نتونست بانتر در غلام رضا خان ارکوازی مناجات نامه بیشی راشه و خاطریه که مناجات نامه زندگی جیان غلام رضا خان ارکوازی بیده زندان ورتگسته ورد زخم و زحمت و مرارت روبرو بیاد و این خاطر ایش شیره که دل هاتگه او دل نیش در نظر لفظیش هم غلام رضا خان ارکوازی خب مناجات نامه یک مقدار تحت تاثیر زبان عربی و متن مذهبی هست اما رسیم شعر یه نوع شعر و نام شعر باویال ورد شعر خریوی یا شعر عاشقانه که و نام زلیخام شوران هاده یا زلیخام دچین
ئەو شیرە لە یە فەرقی هەیە کە کەلیمە لە کوردیان بێشترە سەنایە ئەدەبیان بێشترە و شاعرانەییانە هەم پێشترە. بەڵێ توانین شعرەکانی بکەین بە سێ بەشەوە بەشێکی زۆر ئینی ماتەم نامەکانێتی ئاوارەیی و دوورە وڵاتی و غوربەت هەروەها مناجات هەروەها غەزەل بەڵام وەکو سۆفیزم گەر زیاتر سەرنجی شعرەکانی بیت ئەم وەکو شیعەیەکی ئاینزا زیاتر دەرەکەوێت نازانم ڕای جەنابتان چێ وەکو شاعرێکە کە بێشتر یەناو دا ئەگەر بخوازیم بشیمەن غولام رضاخانە ئەرکەوازی دە نام مناجاتنامێ بێشتر ژێر تاثیر هەماسەی مەذهبی شیعە یعنی و ئێمام عەلی و چەمە یە ئوسولە نوڕێک نەوانان یەک شخصیت فرە واقعی و یه خاطره به حال شیریه مورد توجه فرق قرار گرفته و من چون مطالعات فرید سعید داشتم نشانه در آینه صوفیگری در نام نیم به نام شعر ئەرکەواسی. بەڵێ بێگومان ئەو لە ناز و نیعمەتێکی زۆرە ژیاوە لە سەرەتای ژیانە لە دوای ئەو زیندانیکردن و ئەو تراژیدیای بەسەری هاتووە دوای مەرجی کوڕەکەی کە ئەمانە کاریگەری زۆری کردوتە سەر شعرەکانی پاش ئەوە گەڕاوەتەوە بۆ ژیانی ئاسایی خۆی ناو عەشرەتی ئەرکەوازی کە لە زیندان نەڕاستیە دا شێر خەریوی خۆی ئەشارە کردووە کە ئارزومەندە کەوتە ئالگەردمەوە دیماوە منطقه ئەرکەوازی ئالگەردمەوە دیماوە سەر ژن و زاڕوو خەم ولی موفق نوێ کارە بکە دە نامی شێرێ هەست ئەگەر وەختو شێرە خوان مەخەمەت. بەڵێ مامۆستاگیان شعرێکە بۆ هەڵبژاردم بە ناوی باوەیاڵ پێم خۆشەوە شعرە بخوێنمەوە و دوجاریش ڕوونکردنەوەیەکمان لەسەر شعرەکە بۆ بینەران گەر خاتوون هاوکارم دەستخۆش. وەباوەیاڵدی ئەوڕۆ واوێلا وەباوەیاڵدی حاواز پەرێشان حاڵش حاڵدی سەرتاپە بەرگش سیاز خاڵدی سەرقوڵەی کاوان وەسیاتەندی درەختان ژەخەم چی و چەوگان چەندی داران درەختان کەڵاغی پوشتی کەپ و کەمدەماخ بولبول خامۆشتی کەپ و وەوشینی گاڵ گەرمەوە چمان مردەداشت وەڕوو تەرمەوە من و باوەیاڵ ئەهدمان کردن من خەم و ئەوتەن تا ڕۆژە مەردن. دەمخۆش هەندەخەن زۆر سپاس. بەڵێ مامۆستاگیان ناوەڕۆکی ئەم شعرە باس لە چیەکە؟ باوەیاڵ ئەو جۆرە کە عەرز کردمە خزمەتت یەک کوێگە دا منطقەی بانوێزە کە یەک کوێ ئەو جۆرەکە ئیوشەن غولام رضاخانە ئەرکەوازی کوڕی داشته و نام ئەحمەد خان. یه ئەحمەد خانە یا نام تریگە هم بێ کەلوەڵای بێوەتنە شاید و خاطریە بێ کە ئەمە شکارچیت معروفی بێ. وی جۆرە دەقەرکان کە ئیوشن کەلوەڵای یا ئەحمەد خان دەبان یەک کوێ مار دێوێ و مریک. چون مار دێوێ و کە مریک جوانە مینێک مردم کلی ناراحتن و حتی چون او کیا آگر دیان تا او مار هم مرد آگر بچوده یه وجود مردم بتونه یه نشان دیگه که کرچنی رو مردم عزیز بیه. غولام رضاخانە ئەرکەوازی تا اولی که مزانم بیشتر شعار رنجه یعنی هر موقع ناراحتی و رنج و گیر و گرفته دیریک طبع شعر بیشتر خلقه و فوران که و این خاطر این شعر را مردن ئەحمەد خان یا کەلوەڵای وتە کە دەبانە کوێ کەلوەڵایی واتە کەربەلایی نه کەلوەڵای یعنی کەسێکە تیرەزەنی و شکارچی بێ و کەڵ فەرەکوشت. بەڵێ مامۆستا بەر لەوەی حەزەکەین شعرێکمان بۆ بخوێنیتەوە لە شعرەکانی غولام ڕەزا پرسیارێکم هەیە ئەڵێن لە ڕووی بیر و باوەڕی شعریەوە کاریگەری گۆران زەمین سەید ساڵحی نعمەتوڵڵاهی لەسەر شعرەکانی غولام ڕەزا هەیە ئەمە تا چەند ڕاستە؟ یعنی سەید ساڵح کارگەری لەسەر ئەرکەوازی داشتە
نه چون که ارکوازی ورج در 3 ساله ماهی داشتی بیسی و چون ورج ای بیسی نترسی اما 3 ساله ماهی داشتی تحت تاثیر و کارگری ارکوازی بیا چون که در یکی در شیرله هم اشاره و نام غلامرضا خان ارکوازی برعکس بیواله من ئەمەی کە خوێندومەتەوە بەڕاستی زانیاریەکە نازانم چەنە بەڵام لە مێژووی ئەدەبی کوردی پرۆفیسۆر معروف خەزنەدارە ئیستاش حەزەکەین مامۆستاجان ئەگەر شعرێکی تری خواست بۆ شێر خەریویە بخۆرم کە شێر خەریویە یە جور ژیاننامە ئەرکەوازی مەخسەن شێرەی لە دەوران ئاخری کە بەڵێ وە شێر خۆ بگە ژە خەم قاڵ بیای یاران شویتڵا ژە خەم قاڵ بیای راهی و رحمت لاگزال بیای یان وارد و زید باویال بیای چشمه هانیسون سرویش و میان کفت نخیال و موینه بیماران بنیشتای و برج سرچشمه هانی فارغ بکردای زمانه فانی بنوشای جو آو پاک و زلاله جو سرچشم و حوض کوثر مثاله سیر بکردام نخا گرم سیر زمین جوال جوالان شون مال جمین جوال جوالان و جاهلی دیم جوال پابرجا من آواره بیم برزی باویال وره هاد ویشت هر سود یار سارای نجفدشت بنیشم پیدا تاخر بو آوا سیر بکم سارای جنت الماوا برزی بلوان شوخی نورکو چوت هم دیاره رو و یانم رو گردش فلک سامانم کنن هوا و هوس جاران نمنن مفلس و بدبخت ستاره لیلم مدام چون انجم نگشت و گیلم مسکین و غمگین وینه غمباران در منه و بیکس نگوشه شاران مگیلوم ندور کیش و بازاران بلکه یاری که تالم چجاران هامراز ترکان نزان زوانم دیرم جیاران هام کلامانم آواره وطن خیال پرگنه خیالان خوان جدیدم سنه تاله بخت ویم ها کمینم روژه که مشو فشتر خمینم هرچند من بنده کمینه کمفام آسی مینت بار سرسری سرسام آواره و پشی و سودام هانه سر دستم دامانت یا آقای قنبر هی دو یک هاورد و میره نردم هی نسی و خاک و مخالف بردم صد لعنت وی بخت سیاه تار من وی محرومی سیر نوبهار من قاقله کوکان و داران و نشنفتم ملیوت اناران و هی آرزومند کا و مانشت بیم دیده حضرت من هامدمان گشت بیم ننیشتم اوبان دره او دالان نکردم امسال سیران چی سالان ننیشتم اوبان دیز کمردا نکردم امسال سیر و سفردا پی دین طفلان همزوان ویم هر وقت بکم قصد گیان ویم بشیام اوسر ایل پرگنه قوم و اخروای جورج جاکنه تاگر آوازم پخش بیان آم هات جاگه ویش هات و خلام دەم خۆش مامۆستاگیان دەست خۆش خاتونگیان مامۆستاگیان ئەم کتێبە جوانەی لەبەردەستە کە خۆت سەرپەرشتی کۆکردنەوەی بەرهەمەکانی و کردووە چۆن بەرهەمەکانی و کۆ کردوەوە ئاستەنگ هاتۆتە پێشت بۆ دۆزینەوەی دەست نووسە کۆنەکان و کەی چاپت کردووە کتەوە ولا جامکردن و کوکردنی کار ئاسانی نەوی چونکە نسخەی خەتی فرەن نەوین دە دەسترسمان نەوین ئەما دە هەرجیگە توانستیم دە هەرجیگە بیفێر کردی من نسخه خطی گیر هاوردی من بعد نسخه خطی گیر هاوردی من ترجمه کردن و شرح و بعضی داستان و معنی لیوانش هم کار آسانی نوی اما حدودا 2-3 سال دبان یک کتاب کار کردم و اولین چاپ 1379 چاپی و الانش 4 بار چاپیه مردم ایلامیش و اشاره استقبال کردن و هر مال ایلامی یک کتاب یک دیوان ارکواژی هیچ تر بڕێوە یعنی جگە لەمانە دۆزرا بێتەوە هینی غولامرزا دا ئەو دەورە کە یک کتاب کار کردمە چیشتە جدیدی کە بانتر دا ئەوانە کە کار کردمە نەوێ البته چەند بێت یا چەند لە کەلیمە چەند لە معنی تفسیری هیوە
چاپ بعدی کارا کردیم ئەوانەیش ویانە ئەزافە کە بەڵێ مامۆستا ئەمە دوا پرسیاری بەرنامەکەمان ئەوەیە کە ئەم وتمان شعری بۆ ماتەمنامەکانی نووسی و ئەمان بەڵام غەزەلەکانی ئەو شعری غەزەل بەڕاستی ئەو غەزەلانەی بۆ چێ نووسیوە یا لە چ سەردەمێکان نووسی دوو لە شێرە عاشقانە یا تەغەزولی دە قوڵامرزەخان ئەرکەوازی ماگە دوو لە شێرە معلوم نییە ڕاکی وتەسان ئەما دوو لە ڕێن کەسی لێکە جەماڵ داشتنە و زیبارۆ بوونە و جەماڵ ڕێنەی داشتنە ڕەوا وتنەسان و البته این جور شعره لی یه جور سنت ادبیش هم بیه یعنی هر شاعری هاته قراره کسی که جوان بیا بله شعر و تا چون ایما شعر جوریه یا نزدیک و جوریه ده شاعر تر هم دریمن که و اجوره وتنه ولی اگر هم باز هم مقایسه بکه شعر غلامرضاخان ارکوازی ورده او شعر تغزلی تر که شاعر تر وتنه نوع زور و هیز توان ادبی غلامرضاخان ارکوازی ده شعر هم دیاره مامۆستاگیان زۆر سپاس بۆ ئامادەبوونت کە لە ئیلام و تەشریفە هێناوە زۆر سپاس بۆ زانیاریەکانت زۆر سپاس مامۆستا خێر هاتی زۆر سپاسی خات و ساکاریشەکەم دەست و پەنجە خۆش بێت زۆر سپاس بۆ هاوکارم کاک حەمیدیش سپاس بۆ توش ئازیزانی قەلەندەرخانە بە شعرێکی جوانی غوڵامڕەزاخانی ئەرکەوازی کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان دێنین زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. إعجازت كامل إعجازت كامل يا معجز نما إعجازت كامل دايم ودرقاي تو التجاما التجام جهول خوف رجاما مداحد ورد شام صباما قلب جلاي تو قايم مقاما مجموعي مخلوق ونم براما يا ساقي كوثر ميل الشفاما يا غوث الغالب يا اقتزاما يا شرط طريق خاجة وغلاما من غلامته نام غلاما غلامي وشوق حسب الرزاما النجاة بدي حد إكراما ون غلامي ونت حراما